سینۆها پزیشکی تایبەتی فێرعەون، نووسینی میکا ڤاڵتاری، خوێندنەوەی زانا عەبدوڕەحمان، کاری دەنگ سۆران عەبدوڵڵا. بەشی 56ەم و کۆتایی چۆن هوڕومهەب منی لە میسر دوور خستەوە. کاتێک کە وەرزی بەهار دەهات، ئاوی نیل نزم بۆەوە و پەڕسێلکەکان کەوتنە فڕین. ڕۆژێکیان کۆمەڵێک لە سەربازەکانی هوڕومهەب هاتنە ماڵی منەوە و نەخۆشە هەژارەکانیان لەوێ دەرکرد کە چاوەڕوانی چارەسەرکردن بوون. منیان بردە لای هوڕومهەب. چەند ساڵێکە بوو کە من هوڕومهەبم نەبینی بوو. ئەو ڕۆژە کاتێک ئەوم بینی بۆم دەرکەوت کە پیر بووە و لە دەم و چاویدا لۆچی گەورە دروست بووە. ماسوولکەکانی گەردنی بەرز بوونەوە، کەمێک پشتی لە بن ملیدا چەمابەوە. هوڕومهەب کاتێک کە منی بینی وتی سینۆها، چەند جار ئاگادارم کردی کە هەندێک قسە هەیە مەیکە، بەڵام تۆ بایەخت نەدایە ئامۆژگاریەکانی من و گاڵتەم پێەکەی. تۆ بە خەڵگەڵی کە پیشەی سەربازی لە میسردا سوک و چروکترین پیشەکانە و مناڵەگەل لەسکی دایکیدا بمرێ لەوە باشترە کە بێتە دنیا و ببێتە سەرباز. تۆ لەگەڵەوەشدا کە دەزانی من حەز دەکەم ژمارەی دانیشتوانی میسر زیاد بکە کە بتوانم سەربازێکی زیاتر لە میسردا بەکار بخەم. دەڵی 2 یان 3 مناڵ بەسە بە وەرخێزانێ و ئەگەر ژن و مێردێ بە 2 یا 3 مناڵ قەناعەت بکەن، ئەوان بەباشی پەروەردە بکەن و بەخێویان بکەن، لەوە باشترە کە 10 مناڵیان هەبێ، بەڵام ئەو 10 مناڵە ببنە باربەر یان سەرباز، دایک و باوکەکەشیان بەنبوونی و هەژاری بەسەر ببەن. تۆ دەڵی هەموو خواکانی میسر وەکو یەکترین و هیچیان لە هیچیان باشتر نین. لە هەموو پەرزگاکاندا کاهینەکان لەشپەروەرن و تەوەزەل و زۆرخۆرن. تۆ بە خەڵکی هەڵی کە کەس مافی ئەوەی نییە پیاوێکی تر بکڕێتەوە و بیکات بە بەندەی خۆی. هەروەها هەڵی لەسەر تاسەری میسردا هەر جووتیارێک کە زەویەک دەکێڵێ و تۆوی تێدا دەچێنێ دەبێ ببێتە خاوەنی ئەو زەویە، ئەگەرچی خاوەنی ئەو زەویە هوڕومهەبی فێرعەونی میسریش بێ. تۆ بە خەڵکی دەڵی کە فەرمانڕەوایەتی من هیچ جیاوازی لەگەڵ فەرمانڕەوایەتی هاتیدا نییە، چونکە وەکو چۆن هاتی خەڵکی دەکوژێ و بە زۆر لەگەڵ ژن و کچی خەڵکیدا ڕادەوێرێ، سەربازەکانی منیش بکوژی میسریەکان و ژن و کچەکانیان دەفرێنن. من هەموو ئەمانە بەهۆی سیخورەکانی خۆمەوە لە تۆ بیستووە، بەڵام تاوەکو ئەمڕۆ هیچم لێ نەکردووی، چونکە تۆم بە یەکێک لە هاوڕێ دێرینەکانی خۆم زانیوە. تاو ڕۆژەی کە ئامیما بوو من پێویستم بە تۆ هەبوو بۆ ئەوەی لە کاتی پێویستدا گەواهی بدەی کە ئامی چی کردووە. بەڵام لە دوای مردنی ئامی من پێویستم بە تۆ نەماوە و چیتر قازانجت بۆ من نییە، بەڵکو لەبەر ئەو شتانەی کە دەیزانی لەوانەیە گرفتم بۆ دروست بکەی. ئەگەر تۆ زمانی خۆت بگرتایە و بەرامبەر بە حکومەت و سەربازەکانی من قسەی خراپت نەوتایە، ئەتوانی تا کۆتایی ژیانت لەم وڵاتەدا بە سوودەی ژیان ببەیتە سەر و لەبەر ئەوەی کە پزیشکی بەهۆی چارەسەرکردنی نەخۆشەکانەوە بژێوی خۆت دابین بکەی. بەڵام سینۆها، تۆ ناتوانی بە ئارامی دابنیشی وەکو ئەوەی کە ناچار بیت هەمیشە بەخراپی باسی من و سەربازەکانی من بکەی. منیش ناتوانم لەمە زیاتر خراپەکاری حکومەتەکەی خۆمت لێ ببیستم. لە دوایە متەیە هوڕومهەب کە بەهۆی وتەکانی خۆیەوە تووڕە بوو چەند جارێک قامچیەکەی خۆی کێشا بە قاچی خۆیدا و وتی سینۆها، ئەمڕۆ تۆ وەکو کرمی زەویت لێ هاتووە کە دەبێتە هۆی گەندەڵبوونی زەوی باخەکەم، ڕێگا لە گەشەسەندنی ڕووەکەکان دەگری. تۆ ئەمڕۆ وەکو مێشەکەرانت لێ هاتووە کە لەسەر شانەکانی مندا دەنیشیت و پێمەوە دەدەی. تۆ ئەمڕۆ وەکو گایە گوای کە لە باخەکەی مندا ڕوابی، بەڵام لە زیاتی گوڵ یان میوە دڕک دروست بکە،
من ئەمڕۆ کە زیان بەخشە لە ڕێگە و هەڵدەکەنم و فڕی دەدەم. ئێستا وەرزی بەهارە و پەڕەسێلکەکان هەڵدەفڕن، لە ئاسماندا دەجریوێنن، لەقلەقەکان دەنووکی خۆیان بەیەکدا دەدەن و دارەکانی ئاقاقیا گوڵ دەکەن. وەرزی بەهار بۆ گیان لەوەران و دەکان وەرزی شادمانی، چونکە لەم وەرزەدا بەهۆی گەرمی هەوا و پێویستیەکانی سروشت حەزیان لە جوتبوونە. بەڵام پیرەمێردێکی وەکو تۆ کە چیتر ناتوانێ عەشقبازی بکەن لە وەرزی بەهاردا بەهۆی ئەو وزەیی کەوە بەریان دێتەوە زۆر بڵێتر دەبن و من واز دەکەم کە بەهۆی قسە زۆرەکانی تۆ بێ کە لە پەرزگەدا چڵکاویان بە وێنەی مندا کردووە و لە پەرزگەیەکیشدا بەبەرد گوێچکە و لوتی پەیکەرەکەی منیان شکاندووە. بۆیە من ناچارم کە تۆ لە میسر دوور بخەمەوە، چونکە ئەگەر تۆ لە میسردا بمێنیتەوە من ئەوەندە لێت تووڕابم کە ژیری لە مێشکمدا نامێنێ و ناچارە بم بتکوژم. من نامەوێت کە تۆ بە بڕیاری من بکوژرەی، چونکە تاکە هاوڕێی سەردەمی گەنجێتی منی کە هێشتا زیندوو مابی. سینۆها، من تۆ لە میسر دوورە خەمەوە تا ڕۆژەی کە من فیرعەونی میسرم ڕێگە نادەم کە تۆ بگەڕیتەوە بۆ میسر، هەرگیز تۆ ڕەنگی تەبەست ببینی، چونکە وتەکانی تۆ وەکو گڕێک کە لە گوژوگیایەک ویان قامی شەڵانێکی وشک بەربوو بێ لە ناکاودا ئاگری تێبەر بدا، کاتێکیش کە ئاگر دەگرێ ئیتر کوژانەوەی ئەو ئاگرە مەحاڵ دەبێ. و من بیستومەکان دێکات قسە لە نێزە ترسناکترە و ئەو کەسانی کەوتەی ترسناک بەسەر دەمیاندا دێ دەبێ لە ناو بچن. هەر لەبەر ئەوەیە دانیشتوانی وڵاتی هاتی جادوگەران لە شیش دەدەن، چونکە دەزانن کە ئەوان بەهۆی وتەکانیانەوە ئاژاوە دروست دەکەن. من نامەوێ لە وڵاتی میسر بەهۆی ئاژاوەنانەوەی تۆوە دیسانەوە گرفتاری شەڕێکی تری نێوان خواکان ببێ. بۆیە سینۆها لەم وڵاتە دەردەکەم، چونکە تۆ لەگەڵەوەشدا کە شێت نیت بەڵام پیاوێکی ئاسایی نیت، وەکو ئەوەی کە لە دنیایەکی تردا جگە لەم جیهانە دەژیت. لەوانەیە هورومەب ڕاستی بکردایە من پیاوێکی ئاسایی نەبوومایە، لەوانەیە لەبەر ئەوە من پیاوێکی ئاسایی نەبووم، چونکە خوێنی خواکان واتە فیرعەونەکانی میسر و خوێنی شازادە خانمێکی میتانی لە دەمارەکانمدا هاتوچۆی دەکرد. لەگەڵەوەشدا کاتێک کە قسەکانی هورومهەبم بیست پێکەنیم و هورومهەب لە ئەم پێکەنینە زیاتر تووڕە بوو، قامچێکی کێشا بە قاچیدا و وتی سینۆها، سوپاسی خواکان کە کاوڕی کۆنی منی ئەگەر نام کوشتی، بەڵام پێشینەی تەمەنی دۆستایەتی ڕێگەم پێنادا کە لە ناوت ببەم، ئەگەر چی بێگومان دوورت دەخەمەوە و ڕێگە نادەم کە لە دوای مردنت لاشەکەت بگەڕێتەوە بۆ میسر، بەڵام متوانی بەر لە مردنت بڵێ لاشەکەت مۆمیا بکەن و هەر لەو شوێنەی کە تێیدا دەژی بە خاکت بسپێرن. ئەو جێگەی کە من بۆ نیشتەجێبوونی تۆ دەستنیشانم کردووە لە قەراغی دەریای ڕۆژهەڵاتە، هەر لەوێدا کەشتیەکان لەوێوە بۆ هیندستان دەڕۆن و من ناتوانم بۆ سووریات بنێرم، چونکە لە سووریادا هێشتا هەندێژی لەمۆ ماوەتەوە کە لە ژێر خۆڵە مێشدایە و بوونی تۆ لە سووریادا لەوانەیە ببێتە هۆی ئەوەی کە خۆڵە مێشەکان لەسەر پشکۆکان لاچن و بریسکەی ئاگرەکە بەرز بێتەوە. من ناتوانم بۆ سەرزەمینی کوشیشت بنێرم کە لە باشووری میسردایە، چونکە تۆ کاتێ بگەیتە ئەوێ بە ڕەشپێستەکان دەڵێی کە هەموو تاکەکانی مرۆڤ یەکسانن، سپی هیچ چاک و باشەیەکی بەسەر ڕەشەوە نییە. ئەو قوڵە ڕەشانەش کە لە بنەڕەتدا کەم عەقڵ و سادەن باوەڕ بە قسەکانت دەکەن و لەوانەیە هەڵگەڕێنەوە. بەڵام ئەو بەشەی لە وشکانی دەریای ڕۆژهەڵات کە من تۆ دەنێرمە ئەوێ خەڵکی لێ نییە و تۆ چەندە قسە بکەی
جگە لە تاشە بەردە سوورەکان و قەلە ڕەش و چەقەڵ و مارەکان هیچ بیسەرێکی ترت نابێ. من خەیاڵم ئاسوودەیە کە ئەوان ناتوانن گرفت بۆ حکومەتی میسر دروست بکەن و لەوێدا من لە دەوروبەری شوێنی نیشتەجێبوونت کۆمەڵێ پاسەوان دادەنێم کە ئەوان ئەرکی ئەوەیان لەسەرا ئەگەر تۆ لەو جێگەیەدا بیتە دەرەوە یەکسەر بتکوژن. بەڵام لەبەر ئەوەی کە دوورخستنەوەی تۆ بۆ ئەو جێگە چۆڵە دووربوونت لە تەبەز کە دەزانم زۆرت خۆش دەبێ بۆ تۆ سزایەکی گەورەیە. من لە ڕووی پێداویستیەکانی ژیانت نایەڵم هیچ کەم و کوڕیەکەت هەبێ. من دڵنیات دەکەمەوە کە لەوێدا خانوویەکت دەبێ، لەو خانوەدا لەسەر جێگەی نەرم دەنووی و خواردنی زۆرت دەدەنێ و هەرچێکت بوێ بە مەرجێ ڕێگەی تێبچێ بۆت ئاماداکرێ. لەوێدا تەنها یەک شتت لێ قەدەغە دەکرێ، ئەویش ئەوەیە کە ناتوانی لەو سنوورە دەربچی کە بۆ دیاری کراوە. من لە تەنیایی و شوێنی دوورخستنەوەکەم نەدەترسام، چونکە لە ژیانمدا زیاتر تەنها بووم. بەڵام هەروەکو هورم هەبووتی تەبەسم خۆش دەبیست. کاتێ بیرم لەوە دەکردەوە کە چیتر لە ژێر پێی خۆمدا هەز بە خاکی میسەر ناکەم، ئاوی نیل نانۆشمەوە و بۆنی تەبەس هەڵنامژم، خەمبار دەبووم. با هورم هەبم وت من لەم شارەدا هاوڕێیەکی زۆرم نییە، چونکە خەڵکی لە زوبانی من دەترسێن، خۆیان لە من بە دوور دەگرن. بەڵام لە نێوان خەڵکانێکی هەژاردا چەند کەسێک هەن کاوڕێی منن. حەز دەکەم کە بۆ دوایمین جار چاوم پێیان بکەوێ و خوا حافیزیان لێ بکەم. هەروە حەز دەکەم کەمێک لە تەبەزدا پیاسە بکەم. لەم وەرزی بەهارەدا بۆنی شکۆفەی شەقامی قۆچەکان و بۆنی بخۆری پەرزگاکان لە حەوشەکانیاندا هەڵمژم. لە سەرەتای شەودا بە گەڕکی هێژارەکاندا تێپەڕم کە خانوەکەی خۆشم لەوێدایە بۆ ئەوەی بۆنی ئەو ماسیانە بکەم کە ئەوان لە بەردەم ماڵەکانیاندا سووری دەکەنەوە. تۆ هورم هەب نازانی کە بۆ من سیرکردنی ئەو ژنانەی کە دەمە و ئێواران لە بەردەم ماڵەکانیاندا چێش لێ دەنێن، بینینی ئەو پیاوانەی کە بە ماندووی لە کار دەگەڕێنەوە و ئەو مناڵانەی کە لە چاوەڕوانی نان خواردنی ئێوارەدان لە کۆڵانەکان دایەری دەکەن چ تام و لەزەتێکی هەیە. بڕوانە کەم هیچ کەسێ بەقەدەر من تام و چێش لە پیاسەکردنی دەمە و ئێوارانی ناو شەقام و کۆڵانەکانی تەبە زۆر بگرێ. ئەگەر من هەندێ وشم بە ئاهەنگێکی خەماویەوە بەسەر زوبانمدا بهێنایە و تکام لە هورم هەب بکردهایە کە چەند ڕۆژێ مۆڵەتم بدا کە بتوانم خوا حافیزی لە تەبەز بکەم، ئەو داوە کاریەکەمی قبول دەکرد. بەڵام بەبێ پاڕانەوە و دەربڕینی بێدەسەڵاتی وەکو یەکێک کە لەگەڵ هاوکێشێکی خۆیدا بدوێ داوام لە هورم هەب کرد، چونکە ئەمزانی کە زانست نابێت لە بەرامبەر دەسەڵاتدا سەری ڕێزدا بنەوێنێ. بۆیە فیرعەون داواکاریەکەی منی ڕەت کردەوە و وتی من پیاوێکی سەربازیم و لە دواخستنی کار و دەربڕینی هەست و سۆز بێزار بووم. لەبەر ئەوە بڕیار دەدەم کار ئێستا بکەژاوەیەک لا تەبەسەوە بتبەنە دەرەوە و ئەگەر یەکێک لە خزمەکانی تۆ بیەوێ لەگەڵ تا بۆ ئەو سەفەرە بێت ڕێگەی پێدەم، بەڵام بەمەرجێ کە ئەو چیتر نەگەڕێتەوە بۆ میسەر لای تۆ بمێنێتەوە. تەنانەت لە دوای مردنی تۆش نابێ بگەڕێتەوە بۆ میسەر، چونکە ئازانم کە ئەو هەر کەسێک بێ بەهۆی هاودەمێتی تۆ دەکەوێتە ژێر کاریگەرێتی و تەمەترسیدارەکان تو لە دوای گەڕانەوەی بۆ میسەر بیر و باوەڕەکانی تۆ بڵاو دەکاتەوە و بیر و هزری ترسناک لە نەخۆشی تاعونیش زووتر پەرەدەسێنێ. بەڵام لەبارەی هاوڕێکانتەوە کە باست کرد لە چینی کەم دەرامەتەکانن، من دەزانم یەکێک لەوانە بەندەیەکە کە بەردی ئاش دەسوڕێنێتەوە و ئەوی تریان نیگارکێشێکە هەمیشە مەستە کە وێنەی خواکان دەکێشێ. دوانەکەی تریش لە ڕەشپێستەکانن و هەر چواریان بە تاوانی ئەوەی کە کەوتونەتە ژێر کاریگەرێتی بیر و باوەڕی تۆوە ئێستا بۆ سەفەرێکی دوور و درێژ ڕۆیشتون کە گەڕانەوەیان مەحاڵە. کاتێک ئەم وتەیەم لە هورم هەب بیست نەفرەتم لە خۆم کرد، چونکە دیسانەوە خەڵکی بێگوناه تەنها لەبەر ئەوەی کە هاوڕێی من بوون تووشی بەدبەختی هەتاهتایی بوون. پاشان بەبێ ئەوەی کە لە بەرامبەر هورم هەبدا بچەمەوە ویستم بڕۆم. هورم هەب بۆ ئەوەی نیشانی بدا کە ئیتر کارێکی بە من نییە و شتێکیشی بۆ وتن نییە، بە چاولێکردنی فیرعەونە گەورە و کۆنەکانی میسر وتەی فیرعەون تەواو بوو. سەربازەکانی هورم هەب منیان لەناو کەژاوەیەکدا دانا کە پەردەکانی دادرابوونەوە و بەرەو ئاراستەی ڕۆژهەڵات کەوتینە ڕێ.
ماوەی 20 ڕۆژ لە شەقامێک کە هورومهەب بەرەو ڕۆژهەڵات دروستی کردهبوو ڕێگەمان بڕی تا ئەو کاتەی گەیشتینە بەندەرێک کە لەوێوە کەشتەکان بەرەو هیندستان دەڕۆیشتن. بەڵام لەبەر ئەوەی کە ئەو بەندەرە خەڵکی لێبوو سەربازەکانی هورومهەب لەوێدا نەوەستان و منیان لە بەندەرەکە دوور خستەوە و لە دوای 3 ڕۆژ گەیشتینە جێگایەک کە لە کۆندا لەوێ گوندێک هەبوو. بەڵام جوتیارەکانی ئەو گوندە لەوێ ڕۆیشتە بوون، کەسی تێدا نەدەبینرا. لەوێدا جێگەیەکیان بۆ نیشتە جێبوونی من دیاری کرد. لە ناوەڕاستی ئەو جێگەیەدا خانوویەکیان دروست کرد و لەو کاتەوە ئیتر سەردەمێکی تر لە ژیانی من لەو جێگەیەدا دەستی پێکرد. لەو خانوودا من هەرگیز لە ڕووی پێویستیەکانی ژیانەوە کەم و کوڕیم نەبوو. هەرچی خواردن و خواردنەوە و پۆشاک و ئامرازەکانی نووسینم بویستایە بۆیان پەیدا دەکردم. من چەند ساڵێک لەو خانووەدا مامەوە. چەند پەرتووکێکم لەبارەی پزیشکیەوە نووسی و لە دوای کۆتایی هاتنی هەر پەرتووکێ دەمخستە ناو سندوقێکی بچووکەوە. بەڵام ئەم کتێبە دوایمین کتێبە کە من نووسیومە، هەر بۆیەش تایبەتم کردووە بە ڕاوەکردنی ژیانی خۆم. لە دوایم پەرتووکە ئەگەر زیندوش بمێنم شتی تر نانووسم، چونکە ڕووناکی چاوەکانم کەس بووە و چیتر دیدەکانم جوڵانەوەی پێنووسەکەم لەسەر پاپیرۆسەکاندا نابینن. من لەو باوەڕەدام کە ئەگەر هەوڵی نووسینی بیرەوەریەکانی ژیانی خۆم نەدایە نەمەتوانی ئەم چەند ساڵی دوایی خۆم بۆ بار و قورسی ژیان ڕابگرم. من لەبەر ئەوە سەرگروشتەکانی خۆم لەم پەرتووکەدا نووسیوەتەوە بۆ ئەوەی بتوانم ڕووداوەکانی ژیانی خۆم لەو کاتەوەی کە خۆم ناسیوە هەتاوەکو ئەمڕۆ بەبیر بهێنمەوە، هەروەها بۆ ئەوەش بزانم کە بۆچی ژیاوم. بەڵام تا ئێستا کە بیرەوەریەکانم تەواو بووە نازانم کە بۆچی ژیاوم و مەبەستی من لە ژین چی بووە. لە گەنجێتیدا وام بیر دەکردەوە کە لەبەر ئەوە زیندوم کە بگەم بە پیری و ئێستاش کە بە ساڵە چوون پێم سەیرە کە ئەمە چه ئارەزوویەک بوو کە من لە گەنجێتیدا هەم بووە. ئایا گەیشتن بە پیری چه ئارەزوویەکە کە شایانی ئەوەی هەبێ مرۆڤ بۆی بژی. هەموو ڕۆژێ من چاو دەبڕمە دەریا و هەندێ جاروێنی شاخە سوورەکانی دەوروبەر دەکەوتنە ناو دەریاوە و ئاوەکە سوور دەهاتە بەرچاو. هەندێ جاریش کە تۆفان دەستی پێدەکرد ئاوی دەریا ڕەش هەڵدەگەڕا. لە کاتی شەویشدا دەریام بە ڕەنگی سپی دەبینی. لەو ڕۆژانەی کە هەوای دەریا تۆفان نەبوو ڕەنگی شینی دەریا لە بەردەشینەکان تۆختەر بوو. بەڵام من لە بینینی دەریا ماندوو بوومە، چونکە دەریا ئەوەندە گەورە و ترسناکە کە مرۆڤ ناتوانێ هەتا کۆتایی تەمەنی خۆی بە تەماشاکردنیەوە خەریک بکە. من ئەوەندە لەسەر زەوی لە وشکانی دەریای ڕۆژهەڵات لە نزیک مار و دوو پشکەکاندا دانیشت بووم کە چیتر ئەوان لە من ناترسێن. بەڵام حەزم لە دۆستایەتی ئەوان نەبوو، چونکە ئەوانیش ئەگەریش ببنە هاوڕێم هاوڕێیەکی نەزان یان شێتن و چ زووی خۆیان بەلەشی ئێمەدا دەکەن. ساڵێک لە دوای ئەوەی کە منیان لە تەبەست دوورخستەوە کاتێک کە کاروانی هیندستان لە تەبەست بەڕێکەوت کە بگاتە وشکانی دەریای ڕۆژهەڵات موتی خزمەتکارم کە لە تەبەستدا بوو لەگەڵ ئەو کاروانەدا خۆی گەیاندە لای من. موتی کاتێک کە منی بینی دەستەکانی بە ئەژنۆیەوە ناو داچەمیەوە و پاشان لەبەر ئەوەی کەڕوانی دەموچاوم لەڕ بووە و سکم بە ناوە چووە گریا. وتم موتی بۆچی ئەگری؟ موتی وتی لەبەر ئەوە دەگریم کە تۆ لەبەر ئەوەی کە لەم ماوەیەدا کەسێک نەبووە خواردنی بەتامت بۆ لێ بنێ لەڕ بوویتە. وتم موتی ژیانی من گەیشتۆتە خۆناغێک کە ئیتر قەڵەوی و لەڕی لەلام بایەخی نییە. موتی وتی سینۆها چەند جار پێم وتی کە خۆت لەو سروشتە بە دوور بگرە کە فریوت دەدا، دەمی خۆت ڕابگرە. من نازانم بۆچی پیاوەکان دەبێ بەو شێوەیە بن وەکو بەرد قسەکردن کاریان لێ نەکا. لەگەڵەوەشدا کە دەبینن ئەو کەسەی سەری بە دیواردا دەکێشێ سەری دەشکێ و دەمرێ، کەچی هەر سەریان بە دیواردا دەکێشن. بەڵام سینۆها تۆ گەیشتوتە قۆناغێک لە ژیان کە دەبێ لەمە و دواژیر بی، چونکە چیتە تووشی ئەو نەخۆشیانە نابی کە بەهۆی ئەو ئەندامە بچووکانەوە دروست دەبێ کە لە سینەماندا پەنهان بووە. هەموو بەدبەختیەکانی گیانیش بەهۆی ئەوەیە. وتم موتی تۆ کارێکی خراپت کرد کە لە تەبەست هاتیتە دەرەوە هاتوویت بۆ لای من، چونکە من پیاوێکی دەرکراوم جگە لە سەربازەکانی هورومهەب
کە پاسەوانی منن هەر کەسێ لەگەڵ مندا بژی هەتا کۆتایی تەمەن ناتوانێ بگەڕێتەوە بۆ میسر چونکە هورمهەب نەکە ڕێگەی گەڕانەوەی بۆ میسر لە من قەدەغە کردووە بەڵکو نایەڵێ ئەو کەسەش بگەڕێتەوە بۆ میسر کە لەگەڵ مندا ژیاوە موتی وتی سینۆها من لەو باوەڕەدام کە ئەم پێشهاتەی کە لە ژیانی تۆدا ڕوویدا زۆر بە قازانجتا چونکە هورمهەب واتە فیرعەون تۆی ناردۆتە شوێنێکی وەها کە زۆر چۆڵە سەردەمی پیری خۆتی تێدا بەسەر ببەی منیش لە هاتوو هاواری تەبەس و ئەرک و ئازاری دراوسەکان بێزار بوومە چونکە بەردەوام کەلوپەلی چێشخانەکەیان بە ئەمانەت دەبر بەڵام بۆمیان نەدەگەڕاندەوە کاتێکیش کە پێمەوتن ئەوەی بردووتانە بهێننەوە تووڕە دەبوون و دەیانوت مەکر ئێمە دزین کە تۆ وا دەزانی مەنجەڵ و تاوەکەت نادەینەوە من لە تەبەسدا ناچارم کە ڕۆژی دووجار بەردەم ماڵەکە گسک بدەم کەچی هێشتا بەردەم خانووەکەم خاوێن نابێ چونکە دراوسەکان هەمیشە خۆڵی ناوماڵی خۆیان دەخستە ناو کۆڵانەوە و هەرچیەک هاوارم دەکرد کە ئەم کارە مەکەن بەڵام بە گوێیان نەدەکردم هەروە لە تەبەسدا خانووەکەی ئێمە بچووک بوو ئێمە نەمانەتوانی لەوێدا سەوزە بچێنین لە کاتێکدا کە لێرەدا بۆ چاندنی سەوزە زەویەکی بێسنوورمان هەیە من لەم زەویەدا سەوزایی و بە تایبەتی کەرەوزی گەورە دەچێنم کە تۆ زۆر حەزت لێیە بە ئەم سەربازە تەمبەڵ و بێکارانەی کە فیرعەون بۆ پاسەوانی تۆ دایناون دەیسپێرم کە سەوزە بچێنن و بڕۆن لە بیاباندا ڕاو بکەن و لە دەریادا ماسی بگرن ئەگەرچی من لەو باوەڕەدا نیم کە ماسیەکانی ئاوی شۆری دەریا وەکو ماسیەکانی ئاوی شیرینی نیل شیرین بن هەروەها من بە تەمام کە لێرەدا جێگەیەک بۆ گۆڕەکەی خۆم هەڵبژێرم گۆڕێکی تێدا دروست بکەم لە دوای مەرگ هەر لێرەدا ئارام بگرم چونکە من کە هەرگیز لە تەبەس هەنگاوم نەناوەتت دەرەوە لە دوای ئەم سەفرە بۆم دەرکەوت کە سەفەرکردن خراپترین شتە و حەز ناکەم کە لە دوای مردنم ناڕەحەتم بکەن بۆ ناشتنم لێرەوە بمبەن بۆ تەبەس بەم شێوەیە موتی لەوێدا مایەوە و لەوە بەدوا ئەرکی چاودێری منی گرتە ئەستۆ من لەو باوەڕەدام ئەگەر توانیومە لە دوایین ساڵەکانی تەمەنمدا بە ئاسوودەیی بژیم و ئەم پەرتوکە بنووسم لەبەر ئەوە بوو کە موتی بەردەوام خەزبەتی منی دەکرد و نەیدەهێشت کە لە هیچ ڕوویەکەوە کەم و کوڕیم هەبێ موتی لەوەی کە بەهۆی نووسینەوە کارێکم بۆ خۆم دۆزیبەوە ڕێگەی لەوە دەگرت کە من تووشی بیرکردنەوە ببم زۆر خۆشحاڵ بوو بەڵام دەمزانی کە لە دڵیدا بایەخی نەدەدایە نووسین بەبێ سووترین کاری دەزانی ئەو خواردنی بەتام و چێژی بۆ من ئامادە کرد بەو جۆرەی کە پێشووتر باسمە کرد سەربازەکانی ناچار کرد کە زەوی بکێڵنەوە و تۆ بچێنن و ئاودێری بکەن و بۆ ڕاوکردن بڕۆنە بیابان و لە دەریاشدا ماسی بگرن سەربازەکان ماوەی 1 ساڵ کاریان هەر خواردن و خەوتن بوو لەبەر ئەوەی کە زانیان لەوە بە دوا دەبێ کار بکەن تووڕە بوون بەڵام نەیان دەوێرا بەرگری بکەن چونکە موتی بە زبانی خۆی کە لە شاخی گا تیشتر بوو ئەوانی ئازارەدا و جنێوی پێدان و هەندێک جار بەو چیرۆکانی کە لە شێوەی ڕاهاتنی خۆی ڕەچاوی هیچ ڕێزێکی نەدەکرد سەربازەکانی دەهێنایە پێکەنین بەڵام بەرەبەرە سەربازەکان کە لە ڕابردوودا بەهۆی بێکاریەوە تەمەڵ ببوون لەبەر ئەوەی کەڕوانیان کارێکیان گرتۆتە بەر کە سوودیشی هەیە خۆشحاڵ بوون و ڕاوی بیابان و ڕاوە ماسی و سەوزە تازەکان خواردنی ئەوانی زۆرتر و جۆرا و جۆرتر کرد موتیش ئەوانی فێری لێنانی خواردنی بەلەزەت کرد
هەموو ساڵێ لە کاتێکدا کە کاروانی هیندستان لە تەبەسەوە بەرەو دەریای ڕۆژهەڵات دەهات کاپتا چەند بارە گوێدرێژێک کەلوپەل و دیاری جۆرا و جۆر و زێڕ و زیوی بۆ دەناردم هەموو ڕووداوەکانی تەبەسی بەنامە بۆ من باز دەکرد کە بەهۆی کاتبەکانیەوە دەینووسی بە جۆرێک کە من لە بارودۆخی تەبەس بێ ئاگا نەبووم دەمزانی کە لەو شارەدا چی ڕوودەدا ئەو سەربازانی کە پاسەوانی من بوون بە جۆرێک لەگەڵ ژیانی ئەوێدا ڕاهاتن و لە وەسعی ئەوەیان ڕازی بوون کە ئەیانوت لە دوای مردنی تۆش ئەگەر بتوانی ناگەڕینەوە بۆ تەبەس چونکە ژیانێکی خۆشمان هەبوو خەمی هیچ شتێکمان نەبوو سەربازەکان بەهۆی ئەو دیاریانەی کە مندا بووم پێیان مانگا و مەڕیان کڕی و لە ڕێگەی بەخێوکردنی ئاژەڵەوە بوونە خاوەن دەسمایە ئێستا لە نووسین ماندوو بوومە چونکە چاوەکانم چیتر هێمای نووسینەکان بەباشی نابینن کاتێک کە بەچکە پشیلەکانی موتی لێم نزیکە بنەوە لە پڕێکا دێنە سەرژنۆم من پێم سیرێکە بۆچی ئەوانم نەبینیوە ڕوحم لەو شتانەی کە گێڕاومەتەوە ماندوو بوون دەزانم کە لەشم پێویستی بە پشوویەکی هەتاهتایی هەیە من ئێستا پیاوێکی بەختەوەر نیم بەڵام لە گۆشەی تەنیاییشدا خۆم بە بەدبەخت نازانم من خۆشحاڵم کە پێنووس و پاپیرۆسم هەیە چونکە ئەگەر ئەم دوانم نەبوونایە من نەمەتوانی بەهۆی نووسینی ئەم پەرتووکەوە سەردەمی مناڵی خۆم بهێنمەوە یاد و لە جیهانی خەیاڵدا جارێکی تر لەگەڵ مینا بە شەقامەکانی بابلدا تێپەڕم هەست ببوون و میهرەبانی مەرید بکەم کە بە دەورمدا دەسوڕێتەوە بۆ بەدبەختی و کەسانی کە لە تەبەسدا بە برسێتی مابوونەوە بگریم گەنمەکەی خۆمیان بدەمێ من نازانم کە لە دوای مردنی من پاسەوانەکان بە پێی فەرمانی هوڕم هەب هەموو نووسینەکانی من لەناو دەبەن و لە ترسی ئەوەی کە شتێکم لەسەر دیوارەکان نووسی بێ ئەم خانوە دەڕوخێنن بەڵام موتی بۆ هەر 15 بەشەکەی ئەم پڕتووکە 15 جانتای قایمی لە حەسیری دارخۆرما چنیوە من هەر بەشێکی نووسینەکانم دەخەمە ناوێکێک لەو جانتایانەوە و پاشان هەر 15 پارچەکە دەخەمە ناو سندوقێکی زیوی و ئەو سندوقە زیویەش دەخەمە ناو سندوقێکی قایم کە لە داری سەدر دروست کراوە ئەو دارسەدرانی کە لە دەرەوە بۆ میسر دەهاتن لە کۆتاییدا ئەو سندوقە دارەش دەخەمە ناو سندوقێکی مسیەوە و موتی لە دوای مردنی من دەبێم سندوقە بخاتە ناو گۆڕەکەمەوە ئەو منی دڵنیا کردەبوو کە پاسەوانەکان فریو دەدا و سندوقەکە دەخاتە ناو گۆڕەکەمەوە من لەبەر ئەوەی کە مرۆڤم لە هەموو مرۆڤێکدا کە بەر لە من ژیاوە زمە و لە هەر مرۆڤێکیشدا کە لە دوای منەوە دێ زیندوو دەبم من لەبەرەوەی کە مرۆڤم لەمە بدووە لە پێکەنین و گریان و خۆشی و ناخۆشی و خۆشبەختی و بەدبەختی و چاکەکاری و خراپەکاری و لاوازی و بەهێزی مرۆڤەکانی داهاتوودا زیندوو دەمێنمەوە ئەو مرۆڤەی کە هەزاران ساڵی تر دێتە دنیاوە لەگەڵ مندا جیاوازی نییە چونکە ئەوی ژۆک و من هەنا ساڵ دەکێشێت و خواردن دەخوات و پێدەکەنێت و دەگری و تاوانکاری و چاکەکاری دەکا چاوچنۆکی هەیە فریوی یەکیان چەندین ژن دەخوا لەزەت لە بۆنی خۆش دەکا دەنگی مۆسیقا خۆشحاڵی دەکا چەند ڕۆژێک یان چەند هەفتەیەک لەوانەش چەند ساڵێک تووشی پەژارە بێ ویان خیانەت لاوڕێکانی ببینێ خۆشی ناپاکیان لەگەڵدا بکە ماڵی خۆی بەهۆی بەخشین ویان قومارەوە بە فیڕۆ بدا وەکو من هەژار بکەوێتەوە لە کۆتایی تەمەنیدا لە گۆشەی تەنهایی ویان لە نێوان ئەندامەکانی خێزانیدا دەمرێ بۆیە من دڵگران نیم کام پەرتووکە لە ناو بچێ چونکە ئەگەر ئەم کتێبە لە ناویش بچێ من لە مرۆڤەکانی داهاتوودا هەر زیندوو دەمێنمەوە ئەمەیە دوای نوتەکانی سینۆهەی میسری کە لە هەموو تەمەنیدا هەستی دەکرد کە تەنهایە گوێگرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی زنجیرە چیرۆکی سینۆها پزیشکی تایبەتی فەرعەون من بورن ئەگەر کەم و کوڕیەکە بووە لە خوێندنەوە یان زۆرجار بەشێکمان کردووە بە دوو پارچەوە لەبەرەوەی بەڕاستی بەشەکان زۆر بوون هەوڵمان داوە کە کەمتر بێ بۆ ئەوەی کاتی زۆر نەگرێ ینی بەش هەبووە دوو کاتژمێر بووە ناکرێت لە شوێکدا ئێمە دوو کاتژمێر پەخش بکەین هیواداری توانی بێتمان لە ڕێگەیم کتێبەوە سوود بە گوێگرەکانی خۆمان بگەێنین پەیمانی شانە دەینێ بتوانین لە ئایندەدا کتێبی باشتر بۆ گوێگران و خۆشەویستانی دەنگی خەک
بخوێنینەوە ئەوەی کە ماوە لە کتێبەکە تەنها پێشەکی کتێبەکەیە کاوڵ دەدەین لە 2 شەوی تردا ئەویشتان بۆ بخوێنینەوە چونکە من نەماویست لە سەرەتای دەستپێکردنی کتێبەکەدا پێشەکیکە بخوێنینەوە چونکە ئەو پێشەکی کە سینۆوە نووسیبێتی بەڕاستی زۆر بە لەزەت و بەتام نووسیبێتی وە زۆرینەی حاڵەتەکانیشی باس کردووە ئێمە لەبەر گرنگی و سقلی ناوەڕۆکی کتێبەکە پێشەکێکەمان قستە کۆتایی کاوڵ دەدەین لە سپەی شەو و 2 سپەی شەودا ئەو پێشەکێشتان بۆ بخوێنینەوە کە ئەویشمان کردووە بە 2 بەش و ئاگاداری ژانەکەین هەر خۆشەویستێک هەر گوێگرێک تێبینیەک یان پێشنیارێکی هەیە بۆ ئێمە ئەتوانێت لە سپەی شەو و 2 سپەی شەو کاتژمێر دە پەیوەندیمان پێوە بکە لە ڕێگەی ژمارە تەلەفۆنی 314 0477 بۆ ئەوەی ئێمە گوێ لە تێبینیەکانی ئێوە و پێشنیارەکانی ئێوە بگرین بۆی بتوانین بەرهەمی باشتر پێشکەش با گوێگرەکانی خۆمان بکەین تا سبەی شەو لە پێشەکی کتێبی سینۆها پزیشکی تایبەتی فێرعەون دێنەوە خزمەتی ئێوە شەوێکی ئارام بۆ هەموو لایەکتان.